بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش. ئێمە ئێستا لە گوندی ئاشوکانین لە سنووری پارێزگای هەولێر وەکو لە دیمەنەکاندا دەیبینن بەشێک لە خەڵکی ئەم سنوورە لێرە گرت بوونەتەوە لە بەرامبەر لە دژی بڕیاری دابەشکردنی زەوی بەسەر فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە بەشێک لە زەویەکانیان دیارە بڕیار درراوەکەوە بەسەر فەرمانبەراندا دابەش بکرێت. بەم هویەوە لێرە گرتبوونەوەیەکی ناڕازایەتیان ئەنجامداوە. من پێم خۆشە لەگەڵ ئامادەبوونی ئەم شوێنە قسە بکەم بزانم گلەی و داواکاریان چیە. سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش. مامۆستاگەر قسەم بۆ بکەی هۆکاری گرتبوونەوەی ئەمڕۆتان چییە و پەیامتان چییە؟ کێشەکەتان چییە؟ کێشە مامەزەی کوشکالیمان هەیە وامان بیستی حکومەت دەباتن دەداتە فەرمانبەران بەناوی فەرمانبەران ئەو منتیقەش بەپیتە لە بۆ زراعەت دەستداتن ئەگە ئێرە ڕۆی کەواتە مەچ بکەین هیچ شێوەیەکی مەقبوڵ ناکەین. داواکاریتان چییە؟ دەتانەوێت چی بکەین؟ داواکاریمان حکومەت لێرە دەسەر بگریتن بسە لە هێشکا ئەلحەمدولیلا کوردستان زۆر زۆر دەسەخەریمان هەیە زوو گۆهرەتمان هەیە وەکو دەوڵەتان دەوڵەتان بزانە کوو بە ستونی پەرە بە گەشە دەدەن ئێمە داتیانە عادی دەدەنە بەرەی عەندەبەنەوە نابی ئەینزەی کوشکانەوە ئێمە چ بکەین؟ کاسی مازەی کوشکان قەرەبوو ناکرێنەوە ئێوە ئەمە بە هیچ شێوێکی داوای قەرەبوو ناکەین. ئەو زەوی باو باپیرانمانەوە 200 ساڵە لەسەر ئەو زەویە دەژین خۆرەمان بەتەنیان نیە مەش خێزانمانەیە مندارمانەیە لە کولیە دەخینن هەر فەلاعی 5-6 ماری ئێستا زیاد کردی خۆ هەر یەک نەفەر نییە شەخسێک بیت نەوەی زیادە نەوەی هەیە فەلاعەتی ژیانی لەسەرەوە هەیە. دووەم حکومەت هیچ زێنمان دێ بەشتی ئەو چاوچۆ لە ئەو زورکانە دەکەمە شقی ستونی لە پێ زۆرمی 2-3 هزار عایلێ دەژی ئەگەر حکومەت دێوێ بە ناوی فەرمانبەر دەبا بەس بە ناوی فەرمانبەر نییە فەرمو لە 150 120 هەموو عاد شاغلە بنعەکەوە هەموو شاغلە ئەو ئیشەیە ئەگەر فەرمانبەر دەبات بات فەرمانبەری بە ناوی فەرمانبەر نییە فەرمانبەری سوعاریست پرۆژەکە لۆ خۆ چەند کەسێک ئیستیفادە لێ دەکا و خەرکەشیان بەرەلا دەکەن و ئیلا لەو بڕا. باشە ئێوە ئاگادار کراونەتەوە لەلایەن سەرۆکایەتی شارەوە کەس هەر بەبێ ئەوەی کە ساعی مرک زراعی فەلاعی هەر شتێک بچی تەنازل بکە لە تاپۆی برێ و ئادەمدا حکومەت یا حکومەت بردی بەبێ ئەوەی لە سەناوت هاتیتە خوارێ و تاپۆیە و زراعیە و هیچ نمایە کەس ساعبی یەک دۆلم عاردی نمایە بەبێ ئەوەی بچی تەنازل بکەوە لە سقان نەچووە نەمزانیە کابرایە ساعی مرک ببێت مرکەی لە سەنای بگژێتەوە بەبێ ئەوەی پسپەت زەمۆری بکە ئەو لە حکومەتی کوردستان دیتمان لە هیچ حکومەتێکی نەبووە. باشە بەڕێستان ئەگەر قسەم بۆ بکەن دەتانەوێتن چ ڕێکارێک بگرنە بەر دوای ئەوەی کە لێرە کوبوونەتەوە گربوونەتەوە پەیامەکەتان ئاراستەی چێ دەکەن دەتانەوێتن چیتان بۆ بکرێت؟ بە ناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا بەخێر بێن. ئێمە وەکو جوتیاریانی دەڤەری بەڕانەتی نزیکەی 20 گوندین کە ناڕازین بە کوژانەوەی ئەو زەویانە بە هیچ شێوەیەک هیچ جوتیارێک ڕازی نییە بە کوژانەوەی نەداوای قەرەبوو دەکەین نە قەرەبووشمان دەوێ لەبەر ئەوەی ژیانی باب و باپیران و سەدان ساڵ پێش ئێستاش هەر هەموو لەسەر ئەو زەویانە بووە. ئەو زەویە ئەگەر بگوژێتەوە بە هیچ شێوەیەک قبول ناکرێ. دوو ئێمەی دەشتی بەڕانەتی لە ئەنفالەکانمان حەواندەوە و ژیانمان پێبەخشینەوە ئێستا ئەوان ئەو ئەنفالی ئەو جوتیارانەیە ئەمە وەکو بە ئەنفالی دەزانین بە هیچ شێوەیە کەسمان ڕازینین بە کوژانەوەی ئەو زەویانە لەبەرەوەی چەندەها پرۆژەی تێدا چەندەها پارەی لێسەرف کرا پرۆژەی ماسی لەسەرە پرۆژەی وەبەرهێنی لەسەرە پرۆژەی گاوگۆلی لەسەرە داواجنی لەسەر هەموو زەویەکان بیر و مڕەشەی لەسەرە کارەبای لۆ ڕاکێشرایە چەندین خێزان چەندەها خێزان لەسەر ئەو زەویەیە ئێو خەڵکە چ بکە یعنی کابرا فێرە مەسەن ئەوەی فەلاحە فێرە خیندن و خینی تەواو نەکردیە هەمووی فەلاحەتیەکەی دەکا ئەجا گەر گەنمە ئەگە گەنمە شامیە ئەگەر برێن شیناتی خیار و تەمات و بانجەوە هەرێکە بە جۆرە کشت و کاڵک خەریکە هەیە بە ئاژەڵداری خەریکە هەیە بە پەلەوەر خەریکە ئێتازەت بستە ناو شاری چ بکە؟ ئێوە ڕووی داواکاریتان لە چی؟ ڕووی داواکاریمان لە جەنابی سەرۆک کاک مەسعود بارزانیە بێتە سەرخەت ئاگادارمان بکاتەوە هاوکاریمان بکات بە هیچ شێوەیەک ئەو زەویە نەڕوە لەبەر ئەوەی ڕۆژانێک ئەو دەڤەرە و دەوروبەری هەولێر پێشمەرگەی دروست کرد پێشمەرگەی حەواندەوە بە هەموو شێوەیەک هاوکاری بووە بەمار نانی پێشمەرگەیدا یعنی چەند گوند لەسەر پێشمەرگەی تێک چوو
لە زمانی سەدامی ئێستا نمونەکی بەسیت ئەو ئاشۆکانەکە لە زمانی سەدامی ئەمری تەختکردن و شۆفەر لێدانی لە بۆ دەرچێت لەسەر چێ بوو لەسەر کوردایەتی بوو ئێستا کەس ئەوان دێن ئەو فەلەحانە دووبارە ئەنفال دەکەنەوە و بە ئەنفالی دەزانین بەی شێوەیە کەس لە ئێمە ڕازینە نەقەرە بوشمان دەوێت نەڕێگاش دەدەین ئەو زەویانە بڕوە دەستۆش باس. بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەوەی بینیتان لێدوانی بەشێک لەو کەسانە بوو کە لێرە گرت بوونەتەوە پەیامیان ئەوەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان کەوا بڕیاری دابشکردنی زەویەکانیان بەسەر فەرمانبەراندا هەڵبۆشێنرێتەوە لە شوێنێکی تر ئەو زەویانە دەستنیشان بگرن تاوەکو بەسەریاندا دابش بکرێتن بە گوێرەی قسەکانی خۆیان بێت ئەم زەویانە زەوی کشت و کالین زەوی باب و باپیرانیانن ئەوان ئامادە نین تەنانەت قەرەبوو شۆڕ بگرن لە بەرامبەر پێدانی زەویەکانیان بە فەرمانبەران من هەوڵ دەدەم لەگەڵ بەشێکی تر لە ئامادەبوانی ئەم شوێنە قسە بکەم سلااوتان لێبێت ئەم کاتت باش ببوورە سلااو لێبێ ئەم کاتت باش پێم بڵێ ئەم ڕۆبووچی لێرە گرتبوونەتەوە دەتانەوێت چ پەیامی ئەمە ڕازی نین بە شێوەیەگە ئەو جەویانە دابش بکرێت بەسەر فەرمانبەران ئەمە بۆ شێوە ڕازی نین بەڕاستی ئەمە دەمانەوێت ئەو پێداچوونەوەی بکە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانی ئەو ئەمە قەرەبۆشمان ناوێ بە قەرەبۆش هە نامانێت بەس پێداچوونەوە بکە ئەو قرارەی ئیلغا بکە دووبارە قرارێکی تر دەربکە لە مەسلحەتی هەموو جوتیارامی هەنگوو تەبلیغتان لۆ هاتی ئاگادارکراینەوە کەەوە زەویەکان دابش دەکرێت لەو گۆڕێک کوژانیتیانەوە تەواو عبیدایەتیش پرسیان پێکردینە لە بە هیچ شێوەیەش پرسیان بەمە نەکە ئێمە ڕازی نین بەڕاستی بەو شێوەیە ڕازی نین بە هیچ شێوەیەش مامۆستا ئەگەر بەڕێستان قسەم بۆ بکەن ئەو ببوورە بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەوەی بینیتان قسە و لێدوانی ئامادەبوانی ئەم شوێنە بوو کە دەبینن لێرە گرتبوونەتەوە ژمارەیەکی زۆر لە جوتیار لە فەلاحانی ئەم سنووران پەیامیان لە ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن و داواکاریان ئەوەیەکەوە بڕیاری دابشکردنی زەویەکانیان بەسەر فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەڵبوەشێندرێتەوە ئەم سنوورە سنووری بەڕانەتیە لە سنووری پارێزگای هەولێر لە گوندی ئاشۆکان من پێم خۆش بوو لێدوانی زۆرینەی ئامادەبوانی ئەم شوێنە وەربگرم بزانم پەیامەکانیان چییە ئەگەر هاوکارم لەگەڵم بێت سلااوتان لێبێت ئەم کاتتان باش بەڕێستان قسەم بۆ بکە دیارە نانوێ قسە بکەن بەڵێ بینەرانی پایتەخت میدیا مامەد جان سلااوت لێبێ بەشێکیان لێرە ئامادەن دانەوێ پەیامی خۆیان بگەینن و تەنانەت هەندێکیشیان ئامادە نین کەوا قسە بۆ میدیاکان بکەن من هەوڵ بدەم لەگەڵ بەشێکی تر لە ئامادەبانی ئەم شوێنە قسە بکەم مامەد جان سلااوتان لێبێت ئەم کاتتان باش ئەگەر بووم باز بکەی هۆکاری گرتبوونەوەکەتان چییە ئەمڕۆ لێرە پەیامتان چییە دەتانەوێت چیتان بۆ بکرێت وڵات دەمانەوێت ئەو ئاردانە ئەلەسەس بۆزرێتەوە ماسەر پیلانە و منتیقەچ زراعیە و بەسوودە و ئەمەش ئەو فەلاحانە ئەم 50 دۆلم لەسەر جارمان لەسەر ئەو ئاردانەیە دەمانەوێت ئەگەر بۆزرێتەوە لە حکوومەتی هەرێم دەکەین باتە لایەشکە ئەو ماسەر پیلانە ئەوەمان دەوێتن منتیقەکەش هەموو بیری توازی لێە و منتیقەچەوەی زراعی زۆری پشت و کار برێن ئەوەی زراعەت و شینایی و ئەوانەی هەم زۆر لێیە منتیقەی زراعی ئەوە بەناوبانگە بەر ئەوە دەمانێت منتیقەشکە ئەگەر جوور بۆ ئەوانە هەبیتن ماسەر پیلانەکە بگۆزرێتەوە دەرێ باشتر پەیامتان ئاراستەی چێ دەکەن ڕووی داواکاریتان لە چێە وەڵاهی داوا لە حکوومەتی هەرێم دەکەین ئەگەر ئەوە چارەکمان لۆ بکاتن ئەگەر ناچێت ئەوە لاینە بەرپرسەکانەوە ئەوانەی کە عادی وەینە داواکاری ئەوانە کە ماسە پیلانەکە کە بگۆزرێتەوە خۆش بێ بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەمەی دەیبینن گرتبوونەوەی بەشێک لە
جوتیارانی دەڤەری بەڕانەتیە لە سنووری پارێزگای هەولێر لە هەمبەر بڕیاری پێدان و دابەشکردنی ئەم زەویانەی ئەم سنوورە بەسەر فەرمانبەرانی هەرێمی کوردستان گرت بوونەتەوە داوای گۆڕینی ئەو بڕیارە دەکەن و دەیانەوێت شوێنێکی تر دیاری بکرێتەوەکو زەویەکان دابەشی سەر فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکرێن. بڵێ ئەوانەی دەیبینن گردبوونەوەی جوتیارانی دەڤەری بەڕانەتیە لە گوندی ئاشوکانی سەر بە پارێزگای هەولێر کەوا حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو بڕیاریدا کەوا زەوی بەسەر فەرمانبەرانی هەرێمی کوردستاندا دابەش بکات تاوەکو ئێستا نزیکەی 10,000 فەرمانبەر سوودمەند بوونە لەم بڕیارەی حکوومەتی هەرێمی کوردستان و پرۆسەکە بەردەوامی هەیە. بەڵێ بینەرانی پایتەخت میدیا من کەسێکی تریش وەربگرم مامۆستا سلااوت لێبێ ئەم کاتت باش باسی ئەوم بۆ بکە ئەمڕۆ بۆچی لێرە گرت بوونەتەوە پەیامتان چییە دەتانەوێت چیتان بۆ بکرێت؟ زۆر بەخێربێن ئێمە وەکو گوندی ئاشۆکان و دەڤەری بەڕانەتی پەیاممان وایە داواکارین لە حکوومەت ئەو عاردانە کە بە ناوی مۆزەف و بە ناوی پرۆژەی تر دەخوژێندرێتەوە بەدیلی ئەو عاردانە دەمانەوێت حادی تر جێبەجێ بکرێ عادی سەخەری و بەردەلانمان زۆرە لە کوردستان دەکرێت حکوومەت ئەو عاردانە زیاتر ئیشێ سەبکە و هەم لۆ حکوومەتی باشەکە تەعویزش ناداتن بەڵام ئەو عاردانە بە خۆتان لێتان دیارە هەمووی داهاتێکی باشێ دوای ئەمە ژیان و معیشەتی ئەو منتیقی لەسەر چیە ئەمە فەلاعین بەخۆن یعنی داهاتمان هەمووی لەسەر فەلاعەتیە و معیشەتیشمان هەر لەسەرەوەی کە ئەوە کە عاردەکانی خۆمانە کە تۆ دەکرێ و خەرگ لەسەر پێ دەژین. باشە ئێوە ئەمڕۆ داواکاریتان بە گوێرەی قسەکانی ئەم کەسانەی تریش بیکە لێرن لەبەر ئەوەی زەویەکانتان زەوی کشتتوکالین داواتان وایە کەوا زەویەکان بۆ تارخان نەکرێن بۆ داباشکردن بەسەر فەرمانبەران لە شوێنی تر زەویان پێ بدرێت وایە؟ بەڵێ ئەمە داواکارین لە حکوومەتی وەزارەتی شارەوانیش کە ئەو عاردانە کە بە ناوی وە دەکوژرێتەوە کە بدرێتە مۆزەفان بەدیلی ئەو عاردانە جێیتر هەیە حکوومەت دەتانێت ئیسفادە لێ بکاتن و عادی سەخەری زۆرگار بەردەلانمان زۆرە و بەدیلی ئەو عاردانە هەم فەلاعەتەکەش عاردەکانیش دەمینێ هەم حکوومەتی لەولایەتەکانی عاردەکان دەتوانێت لە 150 لە 120 شوقەی ستونی دروست بکرێتن یعنی لە بەدیلی وەی کە 7,000 دۆنم عارد دەڕۆ دەتانی بە 4,000 دۆنم 5,000 هەموو مۆزەفەکانیش شوقیان لە دروست بکرێتن و ماگانش دەتانی $100 لە مۆزەف بژێندرێتەوە هەم مۆزەفەکەش ئیسفادە دەکە بەڵام ئەو عاردانە ئێستا عادی فەلاعینە دەدرێتە مۆزەفی 30 وەرەقەش لێرە ناکە. باشە ڕوبەری ئەو زەویانە چەندە؟ وەکو ئاشۆکان لێرە نێزیک 6,000 دۆنم عاردمان هەیە هەمووشیان عادی زراعینە و هیچ عادی سەخەری بەردەلانیشمان نییە هەمووشی بیری لەسەر و مڕەشەی لەسەر و دەواجینە و گاوداریە و هەرچی پرۆژەی پەلەوڕێ لەسەر ئەو پرۆژانە کە لێتان دیارە بە بەرچاو کە مەوجودە ئێستا. ڕووی داواکاریتان لە چێ؟ ڕووی داواکاریمان لە حکوومەتیە و لە سەرۆک داوا دەکەن کە پێداچنەوەک بکرێ و لێ پێچینەوەک لە وەزعی بکرێتن کە بە چای خۆتان دەبینن کە ئەو عاردانە عاردی بەداهاتن بە بەروبوو من دوای ئەمە دەبی ساباتی زۆر شتیکە بکەن کاتێککە ئەگەر حدود قەپات و ئەگەر داهات و گەنم لە دەرەوە نەهات ئەو گەرم و داهاتە لە چێدێ غێر ئەو عاردانەیە کە ئێستا حکوومەت دەوێ بیکوژێنەوە کە ئەو فەلاعەتیان نەمینێ زۆر گوناحە بەڕاستی ئەو عاردانە. لە کێوە ئاگادارکراونەوە کەوات زەویەکانتان خراوەتە ماستەر پلانەوە کە بەسەر فەرمانبەراندا دابەش بکرێت؟ ئێمە وەکو بەدیل ئەو عاردانە کە پرۆژەک داواکەرە لە 2021 پرۆژەک لێرە کە هەپیسیتی پێدەرن نێزیک 2150 دۆنم عارد بە ناوی هەپیسیتی کوژاندراوە بەڵام هەتا ئێستا نە پرۆژەش لەسەر دروستکرا لەسەر ناویشمان ناتە خوارێ پاشوەی کە و عاردانە کە تەوزیع دەکرێت بە ناوی مۆزەفی لە 13 سێوە داوا کرا کە لە جەریدەی ئەعلان کرا گوتان ئەو عاردانەی گۆ ئەوەی مایە کە کوژاندرایتەوە لە دەی چار کەشف دێتن ئەمڕۆ دەی چارە ئێمە چاوەڕی نەهتا ئێستا هیچ کەشفەک نە لە وەزارەتی شارەوانی لە زراعش هیچ کەسێک ناتێرە ئەمە داواکارین کە
دوای ڕاگەیاندنی ئەم گربوونەوەیەتان هیچ لایەنێکی پەیوەندیدار سەردانی کردوون بەدەم داواکاریەکەتانەوە هاتوون تا ئێستا نەخێر هیچ کەسێک نهاتووە و ئەمە داواکارین کە پێداچنەوە بکرێ و بەدیلە و عادانەش جێیتر هەڵبژێر بدرێت. دەست خۆش زۆر سپاس. بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەمەی بینیتان قسەی جوتیارانی ئەم سنوورە بوو کە دوای بڕیاری پێدانی ئەم زەویانە و دابشکردنیە بەسەر فەرمانبەرانی هەرێمی کوردستان دیارە بەهۆی ئەوەی کە زەویەکان زەوی کشت و کالین ئەمە شوای کردووەکەوە ناڕەزایەتی جوتیارانی سنووری بەڕانەتی و گوندی ئاشوکانی بەدوای خۆدا بهێنێت. ئەمە لە کاتێکدا کە پێشتر بە فەرمانی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاردراکەوە زەوی بەسەر ئەو فەرمانبەرانەدا دابەش بکرێت کە پێشتر سوودمەند نەبوونە تاوەکو ئێستاش نزیکەی 10,000 فەرمانبەری حکوومەتی هەرێمی کوردستان سوودمەند بوونە لە وەرگرتنی زەوی و تاوەکو ئێستاش پرۆسەکە بەردەوامە. وەزارەت دوای وەزارەت ناوی فەرمانبەرانی خۆی ئەو فەرمانبەرانەی سوودمەندن لە بڕیاری وەرگرتنی زەوی بڵاو دەکاتەوە و چاوەڕێ دەکرێت تەواوی ئەو فەرمانبەرانەی کە لە ماوەکانی ڕابردوو سوودمەند نەبوونە لە وەرگرتنی زەوی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەم جارەیان زەویان بەسەردا دابەش بکرێت.